تەلەبیب و ئەنقەرە لە شەڕ و پێکدادان نزیک بوونەتەوە. ئەم ناوچەیە ئەستەمە بەم زوانە ئاسایش و ئارامی بەخۆیەوە ببینێت. لەم ماوەیەدا و بە تایبەتی دوای نەمانی ئەسەد لە سووریا، ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا چەندین جار باسی لاویستی ئیسرائیل بۆ پێکدادان لەگەڵ تورکیا کرد. بۆ ئەردۆغان لە پەرلەماندا ڕاشکاوانە ڕایگەیاند ڕژێمی زایۆنی دەیەوێت ئەو قەیرانانەی کە لە فەلەستین و لوبنان و ناوچەکە دروستی کردووە بۆ سووریای بگوازێتەوە و لەم ڕێگەوە ئەنقەرە تووشی شەڕ و پێکدادان بکات. لە بەرامبەریشدا چەندین ناوەندی توێژینەوەی ئیسرائیلی پێشبینی و ئەگەری پێکدادانی ئیسرائیل و تورکیایان کردووە. ئەو ناوەندانە ئاماژەیان بۆ سووریا و پرسی کورد و بەتایبەت دروزەکان وەک هۆکار و بیانووی دەستپێکردنی پێکدادانی ئەم دوو وڵاتە خستە ڕوو. هەردەم بارەوە شەوی دووشەممەی ڕابردوو تۆمارێک بڵاو کرایەوە کە کێشە و سەر ئێشەی زۆری نایەوە. لەو تۆمارەدا باشکرا سوکایەتی بە پێغەمبەری ئیسلام دەکرێت و هەرزووش دەنگۆی ئەوە بڵاو کرایەوە کە گوایە دروزەکان ئەم کاریان کردووە. ئەماش بیانووی بۆ گروپە چەکدارەکانی لە یەنگری ڕژێمی جۆلانی دروست کرد و ئەوەی هێرش بکەنە سەر دروزەکان و لە یەکەم هێرشدا هەڵیان کوتایە سەر شارۆچکەی جەرمانە و شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزە چەکدارەکان و دروزەکان دەستی پێکرد کە تا ئەم ساتە وەختەش هەر درێژەی هەیە. دووە بەدوای ئەم ڕووداوە ئیسرائیل بە بیانووی پارێزگاری لە دروزەکان دەستی بە هێرشی ئاسمانی بۆ سەربنکەکانی چەک و تەقەمەنی سووریا کردو بە توندی هۆشداریدا دەوڵەتی جۆلانی کە لە ئەگەری بەردەوامی هێرش بۆ سەر دروزەکان تەلەبیب دەستەوەستان ناوەستێت و بە توندی وەڵام دەداتەوە. لە بەرامبەریشدا ئەردۆغان هەر زوو لە لێدوانێکدا جەختی لەسەر پاراستنی یەکپارچەی خاکی سووریا کردەوە و هۆشداری ئەوەیدا کە تورکیا بە شێوازی جۆر ئەو جۆر وەڵامی هەر هەوڵێک دەداتەوە کە بیەوێت سووریا بەرەو نائارامی و ناسەقامگیری ببات. هاوکاتیش ڕاشکاوانە تەلەبیبی بە سەرهەڵدانی ناکۆکی ناوخۆیی لە سووریادا تاوانبار کرد و ڕایگەیاند تورکیا ئەمە لە ئیسرائیل قبوڵ ناکات. لێدوانەکانی ئەم ماوەیەی تەلەبیب بۆ ئەنقەرە ئەوە پیشان دەدات گرژیەکانی نێوانە و دوو وڵاتە پێی ناوەتە قۆناغێکی مەترسیدارەوە و دوور نییە لە ئەگەری بەردەوامی پێکدادانی هێزەکانی سووریا و دروزەکان ئەنقەرە و تەلەبیبیش بەشداری نەکەن و شەڕەکە پەرەنەستێنێت. بۆ باسکردن لە هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم گرژیە دەکرێت چەندین خاڵ کە پێشتریش ژووری شیکاری تیوار پێشبینی کردبوو ئاماژە پێ بدرێت. یەکەم، ئیتر بۆ هەمووان ڕوونە ڕووخاندنی دەسەڵاتی بەشار ئەسەد لە سووریاتە بە پلان و پیلانی تورکیای ئەردۆغان جێبەجێکراوە. لەم نێوەندەشدا ڕۆڵی قەتار لە ڕێککەوتنی ژێربەژێر لەگەڵ تورکیا و پاڵپشتی دارایی و تەنانەت هاندان بۆ سەرکەوتنی پلانەکە حاشا لێکراو نییە. هەر لە ماڕاستەیەدا تورکیای ئەردۆغان لە سووریادا بە شوێن چەندین ئامانجی سەرەکیەوەیە. ئەنقەرە دەیەوێت دیمەشق ڕێگا بدات. تورکیا ڕێک ئەو پێگەیەی هەبێت کە پێشتر ئێران و رووسیا لە سووریا هەیەن بوو. هەروەها تورکیا دەیەوێت دوو بنکەی سەربازی لە سووریادا بمەزرێنێت و فڕۆکەی جۆری F-16یان تێدا جێگیر بکات. تەنانەت دەیەوێت ئەحمەد شەرع لە ڕۆژاوای کوردستان بە پاساوی بەرگریکردن لە یەکپارچەی خاکی سووریا شەڕی کوردی بۆ بکات. دووەم، تەلەبیب زۆر دەمێکە لە ڕێگای دیمەشقەوە ڕوبەڕووی کێشە و سەرئێشەی بەرفراوان بۆتەوە کە لە ئێستادا لە دەستی تاران ڕزگاری بووە. بەڵام خواستی تورکیا کە دەیەوێت شوێنی تاران پڕ بکاتەوە ئیسرائیلی هێناوەتە دەنگ و دەڵێت ڕێگانەدات هیچ کەس و لایەنێک لە سووریادا ڕۆڵی تاران دووبارە بکاتەوە و ئاسایشی وڵاتەکەی بۆ جارێکی دیکە بخاتە مەترسیەوە. بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵە مەترسیە تەلەبیب بژاردەی پشتیوانی کەمینەکانی سووریا و لەوانە دروزەکان و کوردەکانی سووریای هەڵبژاردووە. هەر لە ماڕاستەیەشدا ئیسرائیل هەر با لە نێوچوونی ئەسەد بە ئارامی و دوور لە ژاوەژاوی هاتنی تەحریر شام دەرفەتی بۆ خۆی قۆستەوە و سەرەتا پارێزگای قونەیتەرەی لە سووریا جاگیر کرد. دواتریش بە ئاسانی سوەیدا واتە ناوەندی دروزەکانی کۆنترۆڵ کرد و لەوێشەوە بەرەو دەرعا لە باشووری ڕۆژاوای سووریا جوڵەی کرد. پێدەچێت جوڵەی تەلەبیب بەرەو دەرعا و دەرەنجام داگیرکردنی چەندین مەبەستی سەرەکی لە پشتەوە هەبوو بێت. لەوانە ڕەواندنەوەی مەترسی ئەم پارێزگایە وەک شوێنێکی استراتیژی بۆ لێدانی لە تەلەبیب. هۆکارێکی تر گەیاندنی پشتیوانی و یارمەتیە بۆ دروزەکان. ئەوەش لەبیر نەکرێت
دروزەکان وەک کەمایەتیەکی ئاینی و تائیفی سەر بە شیعەی ئیسماعیلی و تەنانەت هەندێک ئاینی کۆنی کوردی وەک ئێزدی و یارسان لە هەر سێ وڵاتی ئیسرائیل، لوبنان و سووریا نیشتەجێن و لە سووریاشدا دانیشتووی پارێزگای سوەیدا و چیای دروز یان جەبەل دروزن. دروزەکان نەگەرچی سەر بە ئاینی شیعە یان ئاینە کۆنەکانی کوردن، بەڵام لەبەر ئەوەی بە زمانی عەرەبی قسە دەکەن بەردەوام خۆیان وەک بەشێک لە نەتەوەی عەرەب ناساندووە و هەرەمەش وای کردووە بەردەوام پشتیوانی عەرەب بکەن لە بەرامبەر ئیسرائیلدا. بەڵام هێرشی داعش بەسەر دروزەکان سەرەتای دابڕان و بیرکردنەوە بوو بۆ پارێزگاریکردن لە خۆیان لە بەرامبەر دنیای عەرەبی سوننەدا. هەر بۆیە بە نەمانی ئەسەد وەک پشتیوانی سەرەکی دروزەکان و سەرهەڵدانی تەحریر شام کە لە ڕوانگەی ئەوانەوە هەر بەشێک لە داعشە و هەر ئان و ساتێک بێت ئەگەری قەتڵ و عامکردنیان لە ئارادایە، ئەمەش لە گۆڕانی استراتیژ و سیاسەتی دروزەکان لە پشتیوانی دەوڵەتی ناوەندی و بوونیان وەک بەشێک لە نەتەوەی عەرەب بەرەو دامەزراندنی دەوڵەتی نیمچە سەربەخۆ ڕۆڵی سەرەکی هەبوو. لەم نێوەندەشدا ئیسرائیل ڕۆڵی یەکلاکەرەوەی گەڕا و لە ئێستادا ئیتر ئیسرائیل بە ئاشکرا لەو پارێزگایە بوونی هەیە و هانیان دەدات بەرەو جیابوونەوە. تەنانەت پێدەچێت بە پشتیوانی و پلانی تەلەڤیڤ بە شوێن بیانوویەکدا بگەڕێن بۆ جیابوونەوە. لەمڕۆوە بڵاوبوونەوەی ئەو تۆمارە دەنگیە دەکرێت وەک بەشێک لەو پلانەی تەلەڤیڤ سەیر بکرێت. ئەم سیاسەتەی ئێستا ئیسرائیل جیا لەوەی ناکۆکی لە سووریا دروست کردووە، ئەنقەرەشی تووشی ترس و نیگەرانی جددی کردووە کە نەوەک تەلەڤیڤ لە ڕێگای دروز و کوردەوە بیر لە تێکدانی یاسایشی دیمەشق و ئەنقەرە بکاتەوە. بۆیە دەکرێت بە نابردنی ئەردۆغان بۆ ئاشتەوایی کورد و تورک هەر لەما ڕاستەیەدا خوێندنەوەی بۆ بکرێت، چونکە هەر ڕێک پاش ئەوەی ڕۆژنامەی ئاکشام لە راپۆرتێکدا ڕوونی کردەوە کە ئیسرائیل دەیەوێت وەک دژایەتی بۆ ئەردۆغان و تورکیا پارتی کرێکارانی کوردستان بەکار بهێنێت و خودی ئەردۆغانیش ڕایگەیاند ئەوەی ئیسرائیل لەگەڵ کورد دەیکات ئەمریکاش باش ئاگادارە، ئیتر پرسی ئاشتەوایی لە سیاسەتی تورکیادا بە مەبەستی پێشگرتن بەم پلانەی تەلەڤیڤ دەستی پێکرد. بەڵام پەیوەندی لەگەڵ دروزەکان بۆ تورکیا ئەردۆغانی تر ئەستەم بووە. هەر لەم ڕۆوە نیگەرانی ئەنقەرە و دیمەشق بەهۆی پرسی دروزەکانەوە ڕووی لا زیادبوون کردووە. کۆیەمباسا بە ئێمە دەڵێت ئەردۆغان لە پێناو ئاسایشی تورکیا بۆ داهاتووی خۆی دەبێت بیر لە پاراستنی سووریا و هاوکات ئامادەگی سەربازی لە سووریادا بکاتەوە. لە بەرامبەریشدا تەلەڤیڤ ڕێگانەدات سیناریۆی تاران لە سووریادا جارێکی دیکە دووپات بکرێتەوە. لەمبارەوە دوو کارتی گەورە واتە کورد و دروزی بەدەستەوەیە. هەرم دوو کارتەش بە تایبەت کارتی دروزەکان دەتوانێت ئەم دوو وڵاتە لە سووریادا ڕوبەڕووی پێکدادان بکاتەوە. لەمڕۆوە و با ڕەچاوکردنی دۆخی شڵەژاوی ناوچەکە دەکرێت بانگەشەی ئەوە بکرێت ئەستەمە بەم زوانە و بەم ئاسانیە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئاسایش و ئارامی بەخۆیەوە ببینێت. بۆیە پێکدادانی ئەنقەرە و تەلەڤیڤیش دوور لە چاوەڕوانی نییە.